لەسەر تاسەر یاریمی کوردستان تیرۆرکردنی دکتۆر هوشیار ئیسماعیل ئیدانەکرا و هەمووان جەخت لەسەرەوە دەکەنەوە پێویستە ئەم تاوانە تێنەپەڕێت و بۆ کوژانی دکتۆر هوشیار بە سزای خۆیان بگەێنرێن. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی شاری کەرکووک لە باخچەی ئەربعین لە گەڕەکی تەپە کۆبوونەوە داوایان کرد هەرچی زووە ئەنجامدەرانی ئەم کارە دەستگیر بکرێن و بەگەن بە سزای خۆیان. بە ناوی سەرجەم مامۆستایانی ئاینی شاری کەرکووک، بە ناوی مزگەوت و تەکیە و خانەقا و جەماوەرمان ئیدانە و مەحکومی کوشتنی مامۆستای بەرز و گەورەمان دکتۆر هوشیار ئیسماعیل دەکەین و ئەوانەی ئەم کارە چەپەڵەیان ئەنجام داوە تەنها مەبەستیان کوشتنی مامۆستا هوشیار نەبووە، بەڵکو مەبەستیان کوشتنی ئارامی و پێکەوە ژیانی کوردستان بووە و بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست. هاوکات زانایان و کەسایەتی و بەشێک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسانی ئیدارەی ڕاپەڕین بە مەبەستی ئیدانەی تیرۆرکردنی دکتۆر هوشیار ئیسماعیل لە باخی گشتی ڕانێگرتبوونەوە و ڕایانگەیاند لە ئەگەری بەلا ڕێدابردنی کەیسەکەی و کارنەکردنی جددی بۆ ئاشکراکردنی ئەو دەستەی دکتۆر هوشیاری شەید کرد ئەوە پارتی حکومڕان لە پایتەخت بەرپرسیارە. داوا دەکەین لە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بە زووترین کات بکەرانی ئەم کارە قێزەون و تیرۆریستیە بدۆزنەوە و بە سزای عادیلانەی خۆیان بگەێنن. ئەم زانا وتاربێژە ناسراوە کە دکتۆرای لە تەفسیری قورئاندا هەیە لە پایتەخت بەڕاستی چەندین پرسیاری لێ خەڵک دروست کردووە، بۆیە ئێمە داواکارین کەمڕۆ لە دەواازەی ڕاپەڕین ئەم گربوونەوەی ئەنجام دەدرێت داواکارین کە بە زووترین کات لێکۆڵینەوەکانی پۆلیس و ئاسایش ئاشکرا بکرێت. کردنی دکتۆر هوشیار لەم هەلومەرجەی ئێستادا بەڕاستی کارێکی زۆر قەزەونە، بەڵام ئەوەی من بە پێویستی دەزانم ئەوەیە کە بەڕاستی سەرجەم مامۆستایان بە تایبەتی ئەوانەی وتاریان هەیە لە بەیانی هەمویان ئاماژە بۆ بکەن کە بەڕاستی خەڵک حاڵی بێ کە تیرۆرکردن و شەهیدکردنی زانایان شەهیدکردنی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەبێ. لەلایەکی ترەوە هەر بەهۆی تیرۆرکردنی دکتۆر هوشیار ئیسماعیل چین و توێژە جیاوازەکان لە سەی سادق و چەمچەماڵکۆبوونەوە و جەختیان لە ئاشکراکردنی تاوانبارانی پشت ئەم کەیسە کرد. لە قەزای سەی سادق ڕایانگەیاند سونەتی پێغەمبەران وابووە هەمیشە لە بەردەم مەترسی کوشتن و تیرۆرکردن دابوون و ئاماژەیان بەوەش کرد بە تیرۆرکردنی مامۆستایەکیانی کۆتایی بە پەیامی پێغەمبەران نایەت. دەنگی ناڕزایی خۆمان ئەدەین بە گوێی دەسەڵاتێکی کڕ و کوێر و لاڵاکەوە ڕۆژانە چینی مامۆستایانی ڕۆشنبیر و مامۆستایانی میحراب شەهید ئەکرێ بە دەستێکی ڕەشی تیرۆر. ئێمە بە توندی ئیدانەی ئەو دەسە تیرۆر و ئەو دەسە نەگریس و فاشیل و لەرزۆکە ئەەکەین ئینشاءالله. ئەوە سنەتی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام، هەر کەسێ قسەی حەقە ڕێبازی پێغەمبەران بگرێتە بەر عەلەیهیمو سەڵات وەسەلام ئیلا دوژمنان ئیلا ناحەزان ئەوانەی کە بەرژەوەندی دنیایان لە ناحەق و دزی و گەندەڵیایە ئەوان حەز بە وتنی حەق ناکەن، بۆیە هەمیشە لە پیلا نابوون بۆ کوشتنی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و ئەوانشە کە شوێن پێغەمبەران کەوت. لە قەزای چەمچەماڵیش چین و توێژە جیاوازەکانی قەزاکە و زانایانی ئاینی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و وەفدێکی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی گردبوونەوەیکیان ئەنجامدا. جارێکی تر دەستگا ئەمنیەکانی هەولێر لەژێر تاقیکردنەوەیکی قورسان بۆ بە دواداچوون و دۆزینەوەی ئەنجامدەرانی ئەو کارە تیرۆریستیە، بۆیە هیوادارین بە دواداچوونی جددی بکەن و بتوانن بیدۆزنەوە و پاشان بە سزای یاسایی خۆیانی بگێنن. داواکارین کەوا دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەرچی زووە بتوانن بکوژانی ئەم کارە چەپەڵ و قێزەونە بدۆزنەوە بە دادگای خۆی بگێنن تاوەکو جارێکی تر کاری لەم شێوەیە دووبارە نەبێتەوە، هیچ کەسێ جورئەتیەوە نەکات ڕێز و کەرامەتی مامۆستای ئاینی لەکەدار بکات. داواکەینە بەرپرسانێکەوە نێڵن جارێکی کە جەنابی مامۆستا هوشیار حەقی بفەوتێ لەگەڵ مامۆستاکانی دیکە لەگەڵ ڕوشنبیراندا لەگەڵ نووسەراندا. تیرۆرکردنی دکتۆر هوشیار ئیسماعیل کاردانەوەیکی زۆری لای چین و توێژە جیاوازەکانی یاریمی کوردستان دروست کردووە. زۆربەی چین و توێژەکانیش داواکاریانەوەیە بکوژان و بەگرانی پشت ئەم تاوانە ئاشکرا بکرێن.